سڵاوتان لەبێت ئازیزانم، هیوادارم تەندروستیە مولایەکتان باش بێت. طبعاً ئەمڕۆ سوپێک دروست دەکەین هەم بە تەندروست هەمیش خۆش. سوپەکە پێویستمان بە کەمێک زەیتە بێ، ئەیکەینە ناو مەنجەڵێکەوە و دواتر پێویستمان بە پیازە بێت. پیازەکان بەو شێوەی من سێریکەن، بەو شێوەیە جوان جوان ورد بکەن، بیکەنە ناو زەیتەکەوە تا هەندێک تۆزێک سوورە بێتەوە. و دواتر بە هەمان شێوەی پیازەکە پێویستمان بە نەعنا ئەبێ، نەعنای فرێش طەبعاً، ئەویش بە هەمان شێوە نەعناکە وردەکەین. ئازیزانم لەم لاشەوە برنج بەکارێنین، برنجی خەڕ تەقریبەن نیو کوب یا کوپێک برنج دائنێ مەیکەمە ناو ئاوە ئەیخوسێنم. برنجی درێژیش بێ هەرە بێت فەرق ناکە، بەڵام من برنجی خڕ بەکارێنم. خۆشەویستان، ئەوە وەکو ئاماژەم پێیە وتمان نەعنا بە هەمان شێوەی پیازەکە وردەکەیت و دواتر ئەیکەیتە ناو مەنجەڵەکەتەوە کە تەنها پیاز و زەیت و نەعنایە. بەو شێوازە تۆزە تێکەڵی کە تا ئەویش لەگەڵ پیازەکە کەمێک سوورە بێتەوە و دواتر پێویستمان بە کەمێک خوێ ئەبێت، هەندێک خوێش بکەرە ناوی تێکەڵیکە و تا کەمێک سوورە بێتەوە و دواتر پێویستمان بە دۆشاوە بێت. خۆشەویستان، من دۆشاو لە بەرۆی ئەمەوێ هەمیشە هەم سوپ هەم شلە کاتێک کە لێنم دۆشاوەکەم زۆر بەکارێنم بۆ ئەوەی خەست و خۆڵ بێ، حەزم لە شتی ڕوون نییە. من 2 کەوچکم بەکارێنە، بەڵام تۆ ئەتوانی کەوچکێک بەکاربێنی ئازادی. من بۆیە ئەم قسێژەکەم بۆی دوای نەپرسن بڵێن زۆر خست و خۆڵەیان شتێکە، من دوان بەکارێنم 2 کەوچک لە دۆشاوی تەماتە، بۆ شێوەیە تا دۆشاوەکەش کەمێک سوورە بێتەوە لەگەڵ پیازەکە و نەعناکە. و دواتر پێویستمان بە ئاوی گەرمە بێت، پێشتر گەرمت کردبێ و دواتر بیکەرە ناو مەنجەڵەکەتەوە و هەندێک تێکەڵی بکە لە بەروی دۆشاوەکە تۆپڵ تۆپڵ نەمێنێتەوە لەسەر مەنجەڵەکەمان بۆ شێوازە. و دواتر برنجەکە کە وتمان خوسانومانە، برنجی خڕمان خوسانوە ئێمە تقریبەن نیو کوپم بەکارهێنا. برنجەکەی زۆر زۆر نەبێت، چکۆی وازان برنج زیاد دەکات کە کاتێک ئەقڵێ، لەبەرەوە پێویستمان نییە 1 کوب یا 1 پەرداغ یا 2 پەرداغ بەکاربێنین. نیو کوب بەڕای من کیفایەتە. و دواتر سەری مەنجەڵەکەت بنێرەوە تا دەمەکێشێ. خۆشەویستان، پێویستمان بە هەندێک لیمەندۆزیە بێت، ئەوە ئەیبینن جوان جوان کوڵا، لیمەندۆزی هەندێک تێکین بۆ تۆزێک ترش بێت، زۆر خۆشە بێت. سێریکەن ئازیزان، کۆتایەکی بۆ شێوێ دەرچوو، ئاسان و خۆش و بە تەندروست. هیوادارم سوتان لێ بینی بێت.